باز بینەرانی پایتەخت میدیا لە ڕێگای مووسڵ بۆ هاولێرین لێرە ڕووداوێکی هاتوچۆ ڕوویدا بەهۆی تەموو مژاوی و بەهۆی ئەوەی شەقامەکە یەکجار لووسە لە نێوان 6 ئۆتۆمبیل ڕووداوێکی هاتوچۆ ڕوویداوە جەوەکە زۆر تەمامیوە و شەقامەکەش زۆر لووسە بۆیە بڕیاریاندا بۆ شەقامەکە خوێڕێژکەم بۆ ئەوەی مەترسیەکانی ڕووداوی هاتوچۆ کەمتر ببێتەوە ئەوەی دەبینین پردی نێوان ناحەی کەڵک و قەزای خەباتە کە لێدا ڕووداوێکی هاتوچۆ ڕوویدا لە نێوان 6 ئۆتۆمبیل بەهۆی ئەو تەموو مژاوی ڕووی لە ناوچەکە کردووەوە شەقامەکان بەستوویەتی بۆیە بڕیاردرا بەوەی خێڕێژ بکرێت بۆ ئەوەی مەترسی ڕووداوی هاتوچۆ یەکجار کەم ببێتەوە و لە هەمان کاتدا هەموو لایەک ڕای دەگەێنن و هاتوچۆ ڕادەگەێنی ئەگەر بۆ کارێکی پێویست نەبی خەڵک لە ماڵەکانی خۆی نێدەدرێت جگەلەوەی سنوورەکە هەموو بە بەفردا پۆشراوە لەگەڵ ئەوەشدا شەقامەکانی یەکجار لووسووە شەختەیان کردووە و لە هەمان کاتدا تەمێکی یەکجار چڕ ناوچەکانی گرتوتەوە و ئەگەر مەودایەکی کەم نەبێ ناتوانانی پێشەخۆت ببینی.